بەلای خی گەور و میهرەبان هێزەکانمان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر چەند تۆمەتبارێکیان دەستگیر کردووە کەوا هەڵسابوون بە چەند تاوانێکی دزیکردن لە نێو شاری هەولێر بە تایبەت لە ماڵان لە نێو پاسان و هەروەها دزینی ماتۆرسکیل. بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر کەوا تۆمەتبارێکی دەستگیر کردووە لە شوقەکانی ئێمپایر چوار دزی ئەنجام داوە کە دزیەکانیش لە بڕێکی زۆر لە زێر لە پارە دزیویەتی و هەروەها ئێستا و کەژ ئەو تۆمەتبارە بە پێی مادەی 444 لە یاسای سادانی عێراقی دەستگیر کراوە و ئەوەی جێگای ئاماژە پێکردنەوە تۆمەتبارە کە لە تەمەنێکی بچووکدایە بەڵام هەڵساوە بە بەکارهێنانی سیارە و ئۆتۆمبیلی باوکی بەوەی کەوا هەڵساوە دزیەکەی پێنجام داوە داوا دەکەین لە هاوڵاتیان و هاونیشتیمانیان ئەوانەی کە مناڵەکانیان کاتێک ئۆتۆمبیلەکان دەبن با بزانن بۆ چ کارێک دەیبن مەبەستیان چیان لە کاتی بردنی ئۆتۆمبیلەکان. دوو تۆمەتبار تریش دەستگیر کراون کەوا هەڵدەستان بە ڕفاندنی هەموو لە ترافکلایدەکان لە سنووری گەرەشی بەختیاری و ئەو شوێنانە لە کاتێککە منداڵان ئەوانەی کە لە ترافکلایتەکان کارتی مۆبایل یان لەسەر عارەبانەکان کارتی مۆبایل دادەندرا ئەوانە دەیان ڕفاند و دەیان دزی و دەیان فرۆشتەوە. ئەو دوو تۆمەتبارەش دەستگیر کراون بۆ پێی مادەی 446 لە یاسای سادانی عێراقی سەبەندکراون و ئەوەی جێگای ئاماژە پێکردنە هەردوو تۆمەتباریش ساوابقیان هەیە واتە پێشینەی تاوانیان هەیە پێشتر تاوانیان ئەنجام داوە و هەروەها تۆمەتبارێکی تر کە هەڵسابوو بە دزیکردن لە 13 ماڵ واتە لە 13 ماڵ دزی کردووە لە گوندی منارە و هەروەها ماڵیشی لەو شوێنە بووە کە دزیەکەی ئەنجام دەدا بەڵام بۆی کە دەستگای ئەمنیەکان بخەڵەتێنیتن هەڵدەستا بە چەند شوێنێک لە کاتی ئەنجامدانی دزیەکەی لە سنووری ئەو گەڕەکە دوور دەکەوتەوە چەند شوێنێکی دەبڕی دواتر داهاتەوە ماڵەکەی خۆی و ئێمە توانیمان ئەو تۆمەتبارە دەستنیشان بکەین و دەستگیری بکەین و بەپێی مادەی 444 لە یاسای سادانی عێراقی ئێستا ئەو تۆمەتبارە بەندە و ئەوەی جێگای ئامێژە پێکردنیشە هەندە لە مێژنی ئەو تۆمەتبارە بەپێی مادەی یاسایی تر کە داوا کراوە بەر بووە. تۆمەتبارێک لە کاتی ئەنجامدانی دزیکردن دەستگیر کراوە کە ماتۆسکیلێکی دەزی لە کاتی ئەنجامدانی ماتۆسکیلەکە و تۆمەتبارە دەستگیر کراوە کە ماتۆسکیلێکی گرانبەهایە کە لە نێو ئەوانەی کە لە شارەزاییان هەیە لە ماتۆسکیل پێی دەڵێن ماتۆری بەدا کە نزیکەی سنووری سەروی 30 تا 40 وەرەقە واتە 4500 دۆلارە و زیاتریش بۆ زیاتریش دەڕواتن و هێزەکانمان لە کاتی دەوریەکردن و سوڕانەوەیان ئەو تۆمەتبارەیان بینیوە و دەستگیریان کردەوە واتە لە کاتی ئەنجامدانی دزیەکەی ئەو تۆمەتبارەیان دەستگیر کردووە و بەپێی مادەی 446 ئەو تۆمەتبارەی سەر دەستگیر کراوە و لەگەڵ دەستگیرکردنی و لێکۆڵینەوە لەگەڵی دانی نا بەوەی کاوە هەڵساوە بە دزینی زیاتر لە 21 ماتۆرسکیل لە سنووری شاری هەولێر و تۆمەتبارێکی ترکەوە هەڵسابوو بە دزیکردن لە نێو پاسەکان لە سنووری شاری هەولێر کە هەڵدەستا بە دزیکردن لە نێو پاسەکان کاتێک پاسەکان لە شوێنێک ڕاوەستایەنە شەوانە ئەو هەڵدەستا بە چونە نێو پاسەکان و هەروەها دزی کردووە و هەرچ کاڵایەک و پێداویستێکی گرانبەها هەبایە ناو پاسانە دەیدزی و لە تەواوی سنووری شاری هەولێر ئەو کارەی ئەنجام داوە. ئێستا ئەو تۆمەتبارە بەندە بەپێی مادەی 446 لە یاسای سادانی عێراقی و هەروەها بەوەی جێگای ئامێژە پێکردنە ئەو تۆمەتبارش پێشینەی تاوانی هەبووە واتە پێشتر دەستگیر کراوە و سزای یاسایی خۆی خواردووە و دووبارە هاتێتەوە ناو خەڵک لەگەڵ هاتنەوەی ناو خەڵک بە هەماشێوە دزی کردووە. من دەمەوێت ئەمڕۆکە لە ئەو کۆنگرە ڕۆژنامەوانیەم بۆ دوو کاریگرنگ بوو ئەوە بوو کە کاری یەکەمم کە باسمان لێوە کرد و چەند تۆمەتبارێکمان دەستگیر کردووە ئەو تاوانە زیانیان ئەنجام داوە.
بابەتی دووەم کە زۆر جێگای بەیاخە و ئێمە دەمانێت ئاماژە پێ بکەین خۆتان دەزانن ئەنجومەنی وەزیران و کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی جێگای ئاماژە ئەوەی جێگای ئاماژە پێکردنە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارەکە دەیوێتن جێبەجێ بکرێت ئەویش ڕێنماییەکانی دەست بە سەرداگرتن و هەروە کۆنتڕۆلکردنی داماڵینی چەکی جەنجی و تۆمارکردنی چەکی ئاگرینەکانە و خۆتان دەزانن ئەو ڕێنماییە دەرچووەوە هەروەها بە پێی ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2022 ئەو ڕێنماییەش بەردەوام دەبێت و کاری پێ دەکرێت ئێمە ئێستاوکە دەست بە جێبەجێکردن دەکەین کەوا لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ئەو ڕێنماییەش لە 14 ماددەی یاسایی پێکهاتووە. بەپێی فەرمانی وەزاری پاڵپشت بە ماددەی سێم لە ڕێنمایی داماڵینی چەکی جەنجی و تۆمارکردنی چەکی ئاگرین و ژمارە 6 ساڵی 2022 پێکهێنانی ئەو لیژنانەی کەوا هەڵدەستن بە وەرگرتنی چەک لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر کە ئەو فەرمانە وەزاریەی لە ئەنجومەنی وەزیران و دواتر بڕیارەکان لە وەزارەتی ناوخۆوە دەرچووە بۆ خوارو، ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر چەند بنکەیەکی پۆلیسمان دەستنیشان کردووە بۆ ئەو هاوڵاتیان و هەنیشتمانیانەی کەوا چەکی بێمۆڵەتیان هەیە لە ماڵەوەیە دەبکرێ بێن ئەو چەکە مۆڵەتانە تۆمار بکەن لە سنووری بەڕێوەبەرایەتیەکانمان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە سنووری ئەو بنکەی پۆلیسانەی کە ئێستا بکە ئاماژەی پێ بکەم ئاماژەی پێ دەکەم و هەروە شوێنەکان دیاری کراوە دەتوان بێن سەردانی و شوێنان بکە لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بەشی ناوشار ڕۆژئاوا بنکەی پۆلیسی ئازادی دیاری کراوە لە گەڕەکی ئازادی دەتوانن بێن سەردانی ئەو شوێنانە بکەن. لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ناوشار ڕۆژهەڵات بنکەی پۆلیسی ڕاپەڕین دیاری کراوە دەتوانن بێن سەردانی بنکەی پۆلیسی ڕاپەڕین بکەن ئەوانەی لەو سنوورەنە بۆ ئەوەی چەکانیان تۆمار بکەن جا چەکی ئاگرین بێ چەکی جەنجی بێتن. و هەروەها بنکەی لە سنووری بەشی ئەنکاوە بنکەی پۆلیسی ئەنکاوە دانراوە لە قەزای ئەنکاوە لە قەزای شەخڵاوە بنکەی پۆلیسی شەخڵاوە دانراوە و هەروەها لە پیرمام بنکەی پۆلیسی پیرمام دانراوە. بنکەی پۆلیسی دەشتی هەولێر لە قەزای دەشتی هەولێر ئەویش دیاری کراوە بۆ ئەوەی کە هەر کەسە و بێت لە سنووری دەوروبەری شاری هەولێر و لە سنووری قەزای دەشتی هەولێر بێن چەکانیان کە لێ شوێنە تۆمار بکەن. و هەروەها بنکەی خەبات لە سنووری قەزای خەبات ئەو شوێنەش دیاری کراوە و هەروەها بنکەی کۆیە لە قەزای کۆیە ئەو شوێنەش دیاری کراوە. هەر هاوڵاتیەکوان نیشتمانیەکەگە چەکی هەبێت لە ماڵەوە دەتوانیتن سەردانی ئەو بنکانە بکە لە سنووری ماڵەکەی خۆی بۆ ئەوەی چەکەی تۆمار بکە. و من دەمەوێت ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بکەم بەپێی ئەو ڕێنمایانەی کە دەرچووە ئەو ماددە یاساییانە کە دانراوە بۆ ماوەی بەپێی ماددەی 11 دەڵێ دانراوە بۆ ماوەی 1 ساڵ کە لەمڕۆکەوە ڕادەست پێ دەکە بۆ ماوەی 1 ساڵ ئەو بابەت ئەم کار بەم یاسا دەکرێتن و دەرگای بنکەکانی پۆلیس کراوە دەبن بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتمانیان بێن چەکەکانیان تۆمار بکەن.